بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست حکوومەت هێرێمی کوردستان بەڵێنەکەی خۆشکان کە بەڵێنی بە موچەخۆراندا بوو 30 ڕۆژ جارێک موچە دابەش بکات لە ئێستادا بە زۆر بەسستی موچە دابەش دەکرێت بە جۆرێک لە ماوەی 10 ڕۆژدا لە کۆی 19 وەزارەت تەنیا 5 وەزارەت موچەیان پێدراوە هەریکە لە پارتیویەکیتی یەکتی تۆمەتبار دەکەن بەوەی کە داهاتەکان بۆ وەزارەتی دارایی ناگەڕێننەوە لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین بە دیاریکراوی هۆکاری سستی لە دابەشکردنی موچە چییە و وەزارەتی دارایی لە ئێستادا چەند پارەی لە بەردەستدایەوە بۆچی موچە بەو شێوەیە بە سستی دابەش دەکرێت لەگەڵمان بێت. چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ جەژنی قوربان هێشتا چەند وەزارەتێک موچیان وەرنەگرتووە و پرۆسەی دابەشکردنی موچەش زۆر بەخاوی بەڕێوە دەچێت بەشێک لە موچەخۆران نیگەرانن لە ڕەفتارەکانی حکوومەتی هەرێم و پێیان وایە حکوومەت ژیانی فەرمانبەران و موچەخۆرانی بەلاوە گرنگ نییە و یاری بە هەست و دەرونیان دەکات. وڵا نازانم لەگەڵ بەقای ڕێناکەەوە نەوت هەر عینیارن بۆ تورکیا و بۆ ئێران و ئینتر نازانم کێشەکەیان چییە هەر کۆ بنەوە هیچیش ئیسفادەی نییە ڕۆژێک بەڵزین گرانە بێ ڕۆژێک نازانم هەر ڕۆژە شتێ زیابێ ئەجا بازار ئەوە شت گران بووە خەڵک بۆ پارێش پێی ناکردێت ئێمە بەس موچەمانەوێ هیچی ترمان ناوێ کاکە 21 ساڵ خزمەتەمەیە هیچ لە هیچ شتێکا مستەفید نەبووم لە هیچ شتێکا مستەفید نەبووم ئەر موچەکەمان هەیە موچەکەمان بنیە کاکە هیچی ترمان ناوێ مۆسەفمان هەیە دینارێ لە گیرفانیان نییە مۆسەفمان هەیە وەڵی ئەمەنی درۆ لەگەڵ مناڵەکەیە کردووە نازانێت چی بکە یعنی لەکوێی بێنیە بازار ئیشیتیان نەماوە کاکە لەبەر عەرەب و تورک و فارس و ئەفغانی و پاکستانی و فلیپینی و نیپاڵی و نازانم چی ئیشتان لە بازار بەرنامەیەکی سەقەتتاندانەوە بۆ ئەم میلەتە ماوەی چەندی ساڵە پارتی وێکێتی هێندەی خەریکی تۆمەتبارکردنی یەکدی بوون بە دزی و گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی وڵات ئەگەر بیریان لە چارەسەرێک بکردایەوە بۆ خۆشگوزەرانی خەڵک ئێستا ناڕەزایەتیەکان بەم جۆرە نەدەگەشتنە لێواری تەقینەوە ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت داهاتی ناوخۆ زۆرترین قسە و باسی لەبارەوە دەکرێت گومانیش نییە لە بەهەدەردان و شارنەوەی ئەو سەرچاوەی داهاتا لە هەردوو زۆنەکە دەشڵێت ئەگەر شەفافی لە داهاتەکاندا هەبێت موچە بەبێ دواکەوتن و بەبێ لێبڕین دابەش دەکرێت. ئەوەی کە ئێستا ئەو تۆمەتبارکردنی هەردوو حیزبی دەسەڵات لە نێوانیەکە هەیە بەڕاستی هەردووکیان لە تۆمەتبارکردنی یەکتری ڕاست دەکەن هەردوو لە حیزبی دەسەڵات ئەمانەی کە لە حکوومەت بەشدارن تۆمەتبارن یاخود با بڵین بەڵگە لە سەریان هەیە هەمویان داها دەشارنەوە و لەگەڵ ئەوەشدا منافەسەکەن کامیان زۆرتر داهات بشارنەوە لەم نێوەندەدا ئەبێتەوە هۆی ئەوەی کە موچەخۆران نەتوان موچە لە کاتی خۆیان وەرگرن بەداخەوە لەگەڵ ئەوەی کە داهاتەکان جێشارنەوە هەموو دەسەڵاتەکانیان قۆڕخ کردووە بەس بۆ سەروی خۆیانەوە لە خواری خۆیانەوە هیچ کەسێک ناتوانێت نە بە دوواداچوون بکات نە داوای دەرخستنی ڕاستیەکان بکات ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕاستی دەسەڵاتەکانیان حەسر کردوین ڕێگەی ئەوەمان نادەن لە چەندین لاوە داوای ئاشکراکردنی داهاتمان کرد لە سنووری دەسەڵاتی خۆماندا بەداخەوە هەر جارە بە شێوازێک لە شێوازەکان هەوڵەکانمانیان ڕاگرتووە و نیان هێشتووە دەستمان بکات بە زانیاریەکان فەرمانبەران و موچەخۆران هیچ ڕێگەیەکی مەدەنی نەما تاقی نەکەنەوە بۆ داواکردنی مافەکانیان لە گرتنەبەری خۆپشاندان گرتبوونەوە بایکۆتی دەوام بەڵام هیچ کاریگەریەکی لەسەر جێبەجێکردنی داواکاریەکانیان دروست نەکرد ئێستا هەموو داواکاریەکانی فەرمانبەران لە پێدانی موچە لە کاتی خۆیدا کورد بۆتەوە حکوومەت ئەوەش جێبەجێ ناکات و هەموو مانگیە گرفت بۆ موچە دروست دەبێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی. سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز بە قسەکردن لەسەر ئەم پرسە میێنەرێک لە بەڕێزان سەرکو ئازاد گەڵاڵی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سەرگی هەروە لە هەولێرەوە بەڵێن ئیسماعیل کە بەڕێزیان هەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان دارێمە حەزمە دەکرد پەرلەمانتارانی پارتیش لەگەڵمان بەشدار بن پەیوەندیمان چەند پەرلەمانتارێکیان لە لیژنەی دارایی کرد دیار بوو بەردەست نەبوون کاک سەرکۆ بە خێرمێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە بە دیاریکراوی بۆچی موچەوە بە سستی دابەش دەکرێت و کارەکەی چییە؟ بڵێ سپاس بۆ جەنابتان و سڵاوم هەیە بۆ برای عەزیزم کاک بەڵێن و بۆ بینەرانی کەناڵی پەیام خۆی ئێمە لە ماوەی ساڵێکە بێت حکوومەتی هەرێمی کوردستان دواوەی ئەوەی کە لێبڕینی موچەی سەپاند بەسەر
موچەخۆرانی هەرێمی کوردستان و کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ئەو هاوڵاتیانەیشە بوو کە موچەخۆر نین حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی بانگی ینی 6 ساڵی پارا باسیەوەی کرد کە ئەو لەوێتمان بۆ دابینکردنی موچەیە بەڵام هۆکارەکان ئەو کاتێک کە باسییانە کرد حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران کۆی گشتی پێکاتەکەەوە باسیێوان کرد کە نرخی نەوت دابەزیوە بۆ خوار $20 هەندێک جارێک هاتبوو بۆ $70 بۆ $15 بۆ خۆ دەزانی نەوتی هەرێمی کوردستانیش هەر خۆی تەبەخورەکات لە 60 بۆ 70 تازە وەزیری سامانە سروشتەکان ئاماژە بۆەکە کە لە 60 ڕات ئەمە یەک بوو لەو کێشانەوە بوونی کۆرۆنا ئەمانە بوون کە حکوومەتی هەرێمی کوردستان مبەڕێنە ئەمێ بۆ بەرچاوڕوونی ینی ئەم خاڵانە بووە دووەمیش سێم خاڵیشەوە بوو کە نەبوونی ئەو پارەی کە لە بەغدادەوە هات کە بۆ هۆی ئەوەی کە داهاتی هەرێمی کوردستان چونکە ئێمە سێ سەرچاوی داهاتی سەرەکیمانە بوو داهاتی نەوت و داهاتی لە بەغدادەوە کە بمانەهات 413 بوو دوای بوو بۆ 320 میلیارد ئەمانە داهاتی ئەساسی بوون بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵەوەیشدا ئەو پارەی کە لە داهاتی ناوخۆ خاڵە گومرگی و باج و ڕسومات و ئەمانە وەرەگیرە و لەگەڵ ئەو هاوکاری کە لە هاوپەیمانانەوە بۆمانەهات ئەمانە بەشێکیان بران ئەوەی بەغداد ئەو داهاتی ناوخۆی کەم بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مبەڕێ ڕێزانی بەڵام دوای ئەم ساڵە ئێستا پاساوی کۆرۆنا نەما پاساوی دابەزین نرخی نەوتیش نەماوە پاساوی بۆ لێبڕینی موچە پاساوێک نەما هیچ پاساوێکی یاسایی شەرعی کۆمەڵایەتی مقنیعکەر حیزبیش نەماوە بۆی کە کۆتایی بەم لێبڕینی موچەنەیە باشە بەس ئێستا سەر لە لێبڕینەکەش بۆچی وا بەسیستیدا بەش دەخۆی ئەمە نقطەکەیە 5 مانگ پێش ئێستا بەڕێز سەرۆکی حکوومەت هاتە سەر تەلەڤیزیۆن وتیەوە ئێمە ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەت کە ئیترسی ڕۆژجارێک موچە لە کاتی خۆی دادرێ بەڵام بەداخەوە لە دوای 3 مانگ لە بەڵێنەکەی مانگی پێشوو و ئەم مانگەیش لە بڕینی دابشکردنی موچە خۆتەزانی ئێستا 10 ڕۆژ تێپەڕیوە بەسەر سەرەتای دابشکردنی موچەی مانگی ڕابردووە نزیکەی 4 وەزارەت تاکو ئێستا موچیان دابش کردووە یەکێکە لەو شکانی و بەڵێنانی کە حکوومەتی هەرێمی کوردستان دایبا بەس بەڵێنەکەی هەموو لایەنەکان نیان شکاندووە تەنەخۆ سەرۆکی حکوومەت نییە وایە ئەڵێم سەرۆکی حکوومەت هاتە سەر تەلەڤیزیۆن و بڕیاری دەرکەوتیەوە ئێمە لەسەر ڕاستپاردەیە و لەسەر ڕاستپاردەی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان کاک جوتیار وتی لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەت هەمبوو مانگێک وەزارەتی دارایی دەسەڵاتی پێدراوە لە کاتی خۆیدا موچە بدرێ ئەمە کابینەکە کابینەی مەسرور بەرزانیە بەڵام لایەنەکەی من نامەوێت بڵم یەکێتی تایدا بەشدارێت ئەمە بەستەکە ئەوەیە کە بڵێن یەکێتی تایدا بەشدارە بڵێ یەکێتی بەشێکی ئاساسیم حکوومەتەیە و تایدا وەزیری هەیە و جێگری ڕئیس وزەرای هەیە و بەشدارە لە بەشێکی لە ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان من ئەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو بەڵێنە کەس داوایان لێ نەکرد خەڵک بستوێکیان لێ بڕا بە نایاسایی سەپاندیان دواتریش تەخیریان کرد وتیان ئێمەوە تەخیرکردن و دواکەوتنی موچە نایاڵین هەوڵە دەین تاوکە کاتێک کە پارە لە بەغدادەوە دێت و نرخی نەوت بەرزە بێتەوە 30 ڕۆژارێک موچە دابەشەکەین بەڵام ئەم بەڵێنای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز مەسرور بەرزانی شکێنرا بەرامبەر بە هاوڵاتیان بەڵام بۆ نەڵێن بە سەرۆکایەتی مەسرور بارزانی و بە جێگرایەتی قوبات تاڵەبانی شکێنرا بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەموو ئەندامانی ئەنجومەنی وەزیران شکێنرا بەڵێ بەڵێ باش دەگەڕێمەوە لە دوایی لەسەرەوەی کە دەڵێن داهاتی سلێمانی ناگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی کاک بەڵێن سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت پرسیار لە بەڕێزیش بکەم سەبارەت بەوەی کە بۆچی موچە ئەوە بە سستی دابش دەکرێت ئەوە هیچ پەیوەندێکیش بەوەیە کە وەزیری دارایی تووڕە بوو کە ئێستا دەڵێن نەگەڕاوەتەوە هیچ پەیوەندێکی بەو مەسەلەوە هەیە؟ زۆر سپاس ڕێز و سڵاوێ بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەیام ڕێز و احترام بۆ کاک سەرکۆ بۆ جەنابیشت مەسەلەی موچە لە وڵاتە خۆ دەزانی وەکو نی چارەسەری کێشەی موچە وەکو مەتەڵی لاتوە ڕۆژێک چارەسەرێک ڕۆژێک چارەسەر ناکرێت
کاک حەکیم مەسلەی مشکلەی ئەم وڵاتە ئەوەیە کە لە دەرەوەی حکوومەت موەسسەی ناڕەسمی هەیە دەسەڵاتێکی سیاسی هەیە ئەم دەسەڵاتە چەک و پارەی لایە ئەم دەسەڵاتە لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان و لە لای پارتی دیموکراتی کوردستانە جاران ئێمە لە ساڵی 2014 ویسمان یاسایەک دەرکەین بۆی بودجەی ئەحزاب حکومەت بتوانێت بە شێوازێکی تاتپەروەرانە تەمویلی ئەحزابی سیاسی بکات ئێستا یەکێتی پارتی تەمویلی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بەتابە لە مەسلەی داهاتی ناوخۆ و ئەوەش ڕاست نییە ئەوەی کە بازەکرێت جیاوازی هەیە لێرە زیاد دێ و لەوێ کەم دێ و لێرە کەمترە و لەوێ زیاترە 43 بە 57 داهاتی ئەم وڵاتە داهاتێکی ناشەفافە ئەو بڕەپارەی کە بڕیاری لێدەن دابشکرێ بخرێتە سەر ڕقم حسابی وەزارەتی دارایی بۆی لە موچە بەکار بێنرێ 43 لە سەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیدا 57 لە سەتی پارتی دیموکراتی کوردستانیدا لەو بڕێی کە خۆیان تەحدیدیەکەن چەند ئەتوانن مەسەرەن موچە چۆن دابش بکەن باقیەوەی تری داهاتەکان خۆ دەزانی داهاتێکی ناشەفافە هەموو داهاتەکان ئێستا ناچێتەوە خەزێنەی گشتی هەموو ناکۆکیێکی سیاسی بچووک لە بینی یەکێتی و پارتی هەموو جارێک ئەم قەیرانەی لەیەکەوێتەوە ئەم مەشاکیلانەی لەیەکەوێتەوە مەسلەی مەلەفی نەوت دێتەوە بەرباس و گفتوگۆ مەسلەی خاڵەسنووریەکان دێتەوە بەرباس و گفتوگۆ چۆنەتی تەحویلکردنی ئەم داهاتانە لەبەروی لە موسسەیەکی نیشتیمانیە کۆنە بۆتەوە چۆن ڕەوانە بکرێتەوە یان چۆن بخرێتە حسابی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی بەڕاستی مشکلەیەکە تا ئێستا چارەسەر نەبووە بەڵێ بەس سەبارەت بە وەزیری دارایی ئەوەی کە نیگەرانێک هەیە بەردەوامە نەچۆتەوە داوام ئەوەی ئەو دواکەوتی دابشکردنی موچەی پەیوەندێکی بەوەیە من ئاگادار نیم بەڕاستی چوو بێتەوە سەردەوام بەڵام بۆ مەسلەی نیگەرانیەکەی وەکو لە زمانی وتەبێژی بزوتنەوەی گۆڕانی شەوەی ئەعلانمان کردو نیگەرانیەکانی بەڕێز وەزیری دارایی نیگەرانی بزوتنەوەی گۆڕانە نیگەرانی فراکشنەکەیەتی نیگەرانی تەواوی ئۆرگان و سێکتە ئەو ئۆرگانەکانی بزوتنەوەی گۆڕانە و ئەمە بەڕەسمی لەگەڵ شوێن و ینی لەگەڵ یەکێتی و پارتی و بەتابەت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە وردی باسی لێوە کراوە و پێویستەکە ئەو ڕێو شوێنانە ئەو هەڵە و کەم و کورتیانەی کە هەن بێگومان بە هەمومان چکە قەرار بوو حکوومەتەکە حکوومەتی چاکسازی بێ قەرار بوو کابینەکە کابینەیەکی بە ئیرادە بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ناشەفافی بەڵام بەداخەوە تا ئێستا خۆ دەزانی وا دەرنەچوە نیگەرانەکان لەسەرەوە بابەتانی هیواداری مەرەوە چارەسەرکردن باشە بەس کاک بڵێن ئەوەی کە وتەبێژی بستنەوەی گۆڕانی ڕوونی کردوێتەوە ئێستا وەزیری دارایی نیگەران بوو لەو ڕەخنانەی کە پەرلەمانتاران لەیان گرت باز لەوە هەندێک وا پێناسێکن کە لە پشتەوە خەنجەریان لە وەزیری داراییدا بێ یاخود نیگەرانی بوو لەوەی کە وەکو خۆدوتت پارتی و یەکێتی داهاتەکە ناگەڕێنەوە بۆ وەزارەتی دارایی لە کامیانە کاک حەکیم بزوتنەوەی گۆڕان سەرمەشقی ینی خەباتکارێکی سیاسی گەورەی ئەم وڵاتەیە لە مەسلەی هێنانەدی ڕەخنە و ڕەخنەی جددیش ینی ئێمە لە ڕەخنە ناترسین نە فراکسیۆنەکانمان نە نوێنەرەکانمان نە وەزیرەکانمان و نەبزوتنەوەکە خۆشی خۆ دەزانی لە ماوەی لەوانەیە لە ماوەی ئەم 2 ساڵەیە ئەوەی کە بە بزوتنەوەی گۆڕان کرابێ هەندێکی بۆ چاوەشەکاری و هەندێکیشی بە ناوی ڕەخنەوە لەوانەیە ڕوبەڕووی هیچ هێزێکی سیاسی نەبوو بێتەوە بەڵام ئەمە ڕەخنەمان بە تەواوەتی قبوڵە و ڕێز و حرمەتم بۆ تەواوی ئەندامانی پەرلەمانی کوردستانەیە بەڵام ئەوەی کە لە ناو هۆڵی پەرلەمان لە دانیشتی 28 مانگ گوزەرا لە 180 بەجددی بەڕاستی ڕەخنە نەبوو هەندێکی تەجاوزکردن بوو بەڕاستی هەندێکیشی مزایدێکی سیاسی بەرنامە بۆ دەڕێژراو بوو بەحساب بۆ ئەوەی کە مەسەلەن زمانی یا قسەی ئۆپۆسیۆن ببڕێن یا کەس نەبێ بە پاڵەوانی ناو دانیشتەکە کە بەداخەوە ئەو هۆکاری کە واکە زۆر جار شۆوێک بکەی بۆ ئەوەی کە یەکێک بی لە بەتەڵەکانی ناوقاعە زۆر جار زەربەی داوە لە مستەوای کاکەکانی پەرلەمان لە دانیشتەکانی پەرلەمان و ئەو مەشاکلی بۆ دروستکردوین ئەوە تێبینیەک بۆ بەڵام بێگومان لە پاڵە و تێبینیانەی کە لە دانیشتەکەی پەرلەمانی کوردستان هەبووە لەسەر ڕەخنە نادووبارەیەکەمەوە لەسەر هندێک شت کە یەک تەجاوزی ڕەخنە بوو و هەندێکیشی وەکو باسم کرد نەوعێک لە بەرنامە بۆ داڕێژراوی تیابوو بێجگەلەوە
بێگومان کۆمەڵێک تێبینیتر هەیە کە من پێم خۆشە ئەو پرسیارە خۆتان ئاڕاستی وەزیری دارایی و بەڕێز کاگاوت شێخ جەنابی بکەن بۆ وەڵامدانەوە. باشە زۆر بە کورتی سەبارەت بە بەرپرسیارەتی وەزیری دارایی لە دواکەوتنی موچەی خۆی هیچ بەرپرسیار نییە هەر یەکێتی و پارتی بەرپرسیارن چونکە ڕخنەش دەگرێت کە وەزارەتی دارایی بەرپرسە لە کۆکردنەوەی داهاتەکان یاخود وەزیری دارایی وەکو بەڕێز کە ناوی پەرلەمانی لیژنی دارایی بۆچی ڕاستیەکان بۆ خەڵک ئاشکرا ناکە بە فەرمی بۆی کۆتاییش بۆ بێ هەردوو لە یەکتری تۆمەتبار دەکەن لەسەر داهاتەکان بە کورتی بێ دواتر ژێگەڕێمە وڵات. لە ڕاستیە مەسلەی بەرپرسیارەتی ئێمە نەک وەک وەزیری دارایی وەکو تەواوی کابینەکە ینی وەکو تەواوی نوێنەرەکانی ئێمە لە ئەنجومەنی وەزیران وەکو تەواوی ئەندامانی پەرلەمان لە فراکسیۆنی گۆڕان لە ناو پەرلەمانی کوردستان ئێمە خۆمان بە مەسئول زانی لەم حکوومەتە خۆمان بە بەرپرسە زانی لەم حکوومەتە و پێمان وایە و قەرارانەی کادرێ قەرارێکی تەزامونیە مەسئولێتەکە مەسئولێتێکی هاوبەشە بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە باسیەکەین ئەوەیە ئەو کێشانەی کە ئێستا بۆتە هۆی داڕوخانی دۆخی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان بەرهەمی ئەم کابینەیە نییە ئەوە کەڵەکەبووی ئەو کێشانەیە کە ماوەی 30 ساڵی حکومڕانیە کابینە بە کابینەی ئەسپێرێ و هیچ یەکێک لەو کابینانە تا ڕادێک بەم کابینێشەوە ناتوانێت بە ئازانە دەستی بۆ بەرێ ئەیناوەکو مەسئولێتەکە ئێمە لە مەسئولێتەکە ڕناکەین و مەسئولێتەکە هەڵەگرین و لە یەکەم ڕۆژیشەوەی ئەعلانمان کردووە کە ئێمە جگەلەوەی بەشێک نین لە پرۆسەی خراپکردنی هەرێمی کوردستان بەشێک نەبووین لە ئیمزاکردنی گرێبەستە نەوتیەکان بەشێک نین لەو لە ئیمزاکردنی ئەو گرێبەستانەی بۆ کۆمپانیەکان لە خاڵستوریەکان کراوە بەشێک نین لە قاچاقچێتی نە هێزی ئەمنیمان هەیە نە مەسئولی عسکەریمان هەیە فەوج و پاسەوانی لەبەردەستا بێ بە ئارزوی خۆی بزێنگە بەشێک نین لە کەم و کوردەکە بەڵام بێگومان بەشێکی لە چارەسەر ئەوەی کە جەنابەت باسیەکەی لە داهاتی مانجی ڕابردوو ئەتوانم بڵم 5 مانگی ئەم ساڵی 2021 لە 165 داهاتی ناوخۆ و داهاتانەیە کە وەزارەتی دارایی کۆی کردوەوە. سپاس دەکەم ئێمە بڵێن بەڵێ بێگومان بەشێکی لە چارەسەر و ئەمانە چارەسەری کێشەکان بکرێت. بەڵام باسم کرد مەسلەی داهات لە وڵاتە چۆن ئێستا ناتوانی بڵێ هێزێکی نیشتیمانی منەظەمی کوردستانیانەمان هەیە هێزەکانی ئاسایشمان دابش بووە ناو خۆمان دابش بووە زێرەفانی و بەرگری و فریاکەوتنمان هەیە یەکەی هەفتامان هەیە یەکەی هێشتامان هەیە پارەی ئەم وڵاتە داهاتی ئەم وڵاتە دابش بووە ئەوەی کە هەیە بەو عەقدە زۆر خراپ و بەو خراپ ئیدارەدانی مەلەفی نەوت کە بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان بەڕوونی و بە ئاشکرایی زۆر بە شەفافی پێیوتین کە مەلەفی نەوت چەند بە خراپی ئیدارادرێ لە 158 بۆ شەریکان لە 142 بۆ خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان. باقیتری داهات لە وڵاتە داهاتێکی نیشتیمانی نییە هەرە قسەکردنەی کە ئێستا پارتی ویچێتی لەسەر یەکێکن کە هەردوو لایەن ڕاستەکەن لە ڕاستیە هەردوو لایەن زۆر ڕاستگویانە قسە لەسەر مەسەلەکەکەن ئەمەیە ینی پارتی پێی وایە داهاتی سلێمانی داهاتی مەرجەکانی سلێمانی داهاتی ناوخۆی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان تەحەکومی پێوانە کە ڕاستیتە یەکێتی پێی وایە مەلەفی نەوت و داهاتی هەولێر و دوهۆک پارتی تەحەکومی پێوەکە ئەم دابش بوون لەدا بەڵێ دەگەڕێم وڵات کاک بەڵێ بەڵێ کاک بەڵێ بەڵێ دەگەڕێم وڵات کاک بڵێن کاک سەرکۆ سەبارەت بەوەی کە داهاتی سلێمانی دەڵێن ناگەڕێتەوە بۆ حکوومەت بۆیە موچە دواکەوتو پەرلەمانتارانی پارتی وا دەڵێن بۆ نمونە لە مەسەلەی بۆ نمونەڵەن داهاتی گومرگ لە 65 هەولێر و ئەوەیە لە 35 سلێمانیە کارەبا لە 180 لە هەولێر کۆ دەکرێتەوە لێرە لە 120 ئاو لە 185 لێ کۆ دەکرێت و کریا و لێرە 115 باز لەوێ 182 لێرە لە 170 کۆ دەکرێتەوە. وەڵام من ئەگەر جەنابەت ڕوخسەت بێ من ئەو قسانەی کاوانێکەن من ناموێت بەڕاستی لەگەڵ خۆیانە لە بەرنامەیەکی و لەناو پەرلەمانیشە وەڵاممان داوەتەوە ئێمە لە بڕۆی پەرلەمانتارین و موسسەیەکی شەرعی هەڵبژێراوی خەڵکین و یەکێکە لەو دامەزراوانی کە دامەزراوێکی یاسادانان و چاودێریکردنە ناکرێت هەر لە خۆمان و ڕقەم لێ بین و ڕقەم لە گیرفانی خۆمانەوە بێنین و بۆ تۆمەتبارکردنی هیچ لایەنێکی سیاسی. من لێرە ئەوەی کە لێرە بۆت باسەکەم ئەم قسەی وە بەڕێز وەزیری داراییە و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران لە ناو قاعی پەرلەمانیە
لە پرۆتۆکۆل ماوە و هەموو پەرلەمانتاران ئامادەبوونە داهاتەکانی هەرێمی کوردستان حەزەکەم ئەگەر جەناب و مەجال بێت داهاتی سامانە سروشتیەکان لە مانگیەکە 322 میلیارد دینار بووە داهاتی مانگی 325 میلیارد دینار بووە 396 میلیارد دینار بۆ مانگی سێ مانگی 437 میلیارد دینار بووە 494 بۆ مانگی 5 دێنە داهاتی ناوخۆیمان هەیە کاوەی کە باس لەواکرێت کە ئایا سلێمانی پارە ناگەڕێنێتەوە یان بە شێوازێک لە شێوازەکان هۆکارە ئێمە سەر لەبەری ئەو قسانە ڕەتەکەینەوە و بە نادروستیە زین و ئەوەی کە لە بەردەستمانە وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران بڵاوی کردوتەوە داهاتی مانگی یەک 233 میلیارد دینار بووە 161 میلیارد دیناری لە سلێمانیوە هاتووە بە هەولێر و دووەکو ئیبراهیم خەلیل کە هاتوچۆی تایدا 1700 بارە بە هەموو باشماخ و پەروێزخان و ناگاتە 1200 بار لە ڕۆژێکدا 213 میلیارد دینار بووە کە دەیبینین لە بۆ مانگی دوو پارێزگای سلێمانی بە داهاتی خاڵە سنووریەکان و گومرگ و باج و ڕسومات و کارەبا و ئاو ئەوەی کە ئەوان دەیڵێن 161 میلیارد دینار بووە دیسان مانگی دوو پارێزگای هەولێر و دووەک 213 میلیارد دینار بووە مانگی سێ پارێزگای سلێمانی 133 میلیارد دیناری ناردوتە خەزێنەی وەزارەتی داراییەوە پارێزگای هەولێر و دووهۆک 176 میلیارد دیناری ناردووە بۆ مانگی چوار پارێزگای سلێمانی بە هەموو داهاتەکانیوە 116 میلیارد دیناری ناردووە و بۆ مانگی چوار پارێزگای هەولێر و دووهۆک 153 میلیارد دیناری ناردووە بۆ مانگی 5 پارێزگای سلێمانی 54 میلیارد دیناری ناردووە پارێزگای هەولێر بەبوونی ئەو هەموو کەرتی سکوریتی و کۆمپانیا زەبەلاحەکان و کۆمپانیای وەبەرهێنەکان و ئەو کۆمپانیانەی کە لە بواری نەوتیای ئیشەکەن بەو ئاو کارەبای کە ئەوان دەڵێن لە 123 میلیارد دیناریان تەسلیم کردو لە بەرامبەردا پارێزگای سلێمانی 94 میلیارد دیناری تەسلیم کردووە بۆ مانگی شەشەوەی کە من وەرم گرت بێت بەس ڕسمی نییە چونکە من بۆی ئەمانە بەجانە ڕسمین قسەی نەسی بەڕێز وەزیری دارایی و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران بووە هیچ کاتێک پارێزگای سلێمانی داهاتەکانی گل نەداوەتەوە ئەمە چەتەیە گەر هەبێت و دزی و تاڵانی ئەگەر لە داهاتی هەرێمی کوردستانە هەبێت لە بواری نەوتا هەیە هەمومان نەزانین خاڵە سنووریەکانی خاڵە سنووریەکان بەڕێز وەزیری دارایی بەرپرسیارەتی ئەساسی لەسەر خاڵە سنووریەکان هەیە ئێمە لەگەڵ بەڕێز بەڵەنا سەردانی خاڵە سنووریەکانمان کردووە لە ئیبراهیم خەلیل کە گەورەترین خاڵی سنووریە بە تورکیاوە کە پارێزگای سلێمانی نیەتی بۆ نمونە لە حاجۆمران هەیە بە ئێرانەوە سلێمانی پەروێزخان و باشماخیە جگە لەوەی کە هەندێک خاڵی هینیش هەیە لە نافەرمیش هەیە وەکو شوشمی و سەیرانبن و ئەمانە بەڵام گەورەترین دەواازەی سنووری لە دەژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان لە دووەکە کە کاتە ینی هەموو جوڵەیەکی بازرگانی لە تورکیاوە دێت بۆ کوردستان و بۆ عێراق تەنها لە ئیبراهیم خەلیلەوە کرێت کە بەس لە ساڵی 2019دا 18 میلیارد دلار جوڵەی بازرگانی بوو لە نێوان تورکیا و عێراق و کوردستانە بووە بۆیە بە بڕوای ئێمە هەر ئەو کاتێک کە سەردانمان کرد تەنها شوێن کە ویسم ئەمە بڵێم تەنها شوێن کە بە سیستەمی گومرگی وەزارەتی بەڕێوەبەراتی گشتی گومرگی هەرێمی کوردستانەوە نەبەسرا بووەوە ئیبراهیم خەلیل بوو جگە لەوەیش بەڵێ ینی من ئەزانین مەقسەد دەکەم باشە بەس بە وجدان و بە ئەمانەتەوە بۆ نمونە لە سەد چەندی پەروێزخان دەڕوا بۆ حکوومەت سەد چەندی بۆ نمونە بۆ کۆمپانیەکان لە ئیبراهیم خەلیل چۆنە ڕێژەی گەندەڵەکە هەردوو لە هەیە بەڵام چۆن بەڵێ من ینی بە قەنەعەتەوە پێتەڵێم لە ئیبراهیم خەلیل لە پەروێزخان لە باشماخ لە فیشخاپور لەمانە گەندەڵیەکی یاسایی دامەزراوەیی هەیە لە بواری
پارەکۆکردنەوە بۆ کۆمپانیاکان ڕێککەوتن کراوە بۆ کۆمپانیاکان بۆ نمونە لە باشماخ لە ئیبراهیم خەلیل لە فیشخاپور لە پەروێزخان یعنی لە سەدا هەشتای داهاتی گۆمرگی و ڕسومات و ئەوانەی کە پێویستە بەغبە و خزمەت گوزاریانەی کە دەکرێت و ئەو تاقیگانەی کە دەکرێت بۆ کۆمپانیەکانە ڕوان لە هەندێکی تێدا تەسەورەکەی لە سەدا دێگەڕێتەوە بۆ حکوومەت بەڵێ هەندێک پەرلەمان وتت خاڵی سنووری هەیە وەصلی هەیە بۆ وەصل خۆی وەصل چاپ دەکە چاپکردنی بەڵێ من لە کۆبوونەوە لە کۆبوونی پێشتر کە بەڕێز وەزیری دارایی هات پرسیارم ئاراسەیان کرد کە بۆچی ئەو کاتە هەم فیشخاپور هەم ئیبراهیم خەلیل چاپەمەنیەکانیان لە ناو دەواازەکەیە دەبوو لە بەڕێبەتی پەروێزخانوانە ناو دەواازەکە نیە پاشماخ نەخێ لە وەزارەتی لە بەڕێبەتی گشتی گومرگەوەکرێ خۆمە شتێکە کە لە لای هەمووان ڕوونە ینی تەسەورەکەی یەک نمونەوە بۆ باسەکەم بۆ پارەی کە بوونە پەروێزخان پێیاکات ماگانە هەمیێشێتە سەر بەڕێوبەری گشتی مەرزەکە لە پشکی بزوتنەوەی گۆڕانە مامۆساعالیە تەسەورەکەی هاتنی بار لە ئێرانەوە بۆ پەروێزخان پەکی کەوتووە لەوەی کە چاودێری بکرێت سۆنەری نەبێت بای نزیکەی 2 ملیۆن دۆلارە سۆنەرەکە مامەڵێکی لەگەڵا کراوە کۆمپانیەکانیش چۆنە لە عەقدی لەگەڵا کراوە بەس حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نیە 2 ملیۆن دۆلار بە لەم شوێنەوە کە باسەکرێت نازانی هاوڵاتیەک ئاسایشێکیان ئەندامێکی کارمەندێکی گومرگ دەچێت سەردانەکە دەبوو چارەسەری بکرێت بە بڕوای ئێمە دامان ناوە لە لیژنەی دارایی بە ڕووکارێکی نیشتیمانیانە قەنەعەتمان وایە پێویستە چاکسازی بکرێت لەو گرێبەستانەی کۆمپانیاکان لە خاڵە سنووریەکانە هەیە لە پەروێزخان تا ئیبراهیم خەلیل لە فیشخاپور تاکو باشماخ ئەمانە گەندەڵیەکی زۆر بەدامەزراوەیە و پارەیەکی زۆری حکوومەت هەرێمی کوردستان دەڕواتە گیرفانی کۆمپانیاکان سپاس دەکەم کاک بەڵێن سەبارەت بەوەی کە ئەوەی کە بەدواچوونت کرد بێ ئێستا وەزارەتی دارایی چەند پارەی لەبەردەست ئایا پارەی لەبەرستە و دابەش نەکرێ بۆ موچە بۆچی بە 2 ڕۆژ وەزارەتێک ئێستا 10 ڕۆژە 5 وەزارەت موچیان وەرگرتووە لە ئێستا 14 وەزارەت ماوە بەڵێ وڵا پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بەمەوە کاک حەکیم حەزەکەم ئەو ئەرقامانەی کە ئێستا کاک سەرکۆ خوێندیەوە تبی دقیقە ئەوە زانیاریەکان زانیاری وەزارەتی دارایی ئەوەی کە لە وەڵامەکەی پێشووترا بۆم باس کردی مەسلەی ئەوەی کە داهاتی ئەم وڵاتە چەند بێ سوڵتەی سیاسی لە هەرێمی کوردستان کە ڕێکەون چەندێک بند بە وەزارەتی دارایی 43 بە 57 بەس ئەوەندانێن ئەوەی تری بۆکو باسمان کرد ناشەفافە پەشێکی پەیوەندی بە و قۆڕخکاری ئێستا خێر بە وەزارەتی دارایی دەکرێت سەرکۆش باسی کرد لە دەواازەکان بەڵێ خێر بە وەزارەتی دارایی دەکرێت وەکو خێر بڕەپارەیەکی پێدەن و ئەویش دابەشی دەکە ئەگەر وایە بۆ وەزارەتی دارایی ناڵێت سەیرکە کاک حەکیم موچەی مانجی یەک ساڵی 2021 هەولێر و دووهۆک 213 ملیاریان داوە سلێمانی چەندی داوە 161 ملیاری داوە مانگی 1 و 2 وەکو یەک بووە مانگی 3 هەولێر و دووهۆک کەمی کردووە لە 213 بووە بە 176 یەکسەر لە بەرامبەرای سلێمانیش کەمی کردووە لە 161 ملیارەوە هاتووە بۆ 133 ملیار لە مانگی 4 هەولێر کەمەکە هەولێر و دووەک ئەبێ بە 153 ئۆتۆماتیکی سلێمانیش کەمەکە بێ بە 116 کە هەولێر و دووەک کەمترە بێتەوە بێ بە 123 ملیار سلێمانی ئەبێ بە 94 ملیار یعنی ڕقەمەکان زۆر ڕوون و ئاشکران کە چۆن ئەم پارەیە ئەم تەمیویلە ئەوەی کە جەرابە ناوە خێر بۆ وەزارەتی دارایی زانە چۆن دابەش کراوە یعنی زۆر بەڕوونی بە ئاشکرای ئەرقامەکان هاوارەکەن لە هەر شوێن لە سلێمانی 43 ملیار بنێرێ هەولێر و دووەک 57 ملیارە نێرێ لە هەر شوێنێکە سلێمانی کردی بە 86 ملیار هەولێر و دووەک گەیکا مەسەلەن بە 116 ملیار 53 بە 47 ئەمە ئەو نقطە ئەساسیە کە ئێمە لە مەسلەی کۆکردنەوەی داهات
وەکو داهاتێکی نیشتیمانی مامەڵێ لەگەڵاک دوو ئەوەی دەواازەکان مەسلەی کۆمپانیاکارەکان تەبیعی ئەمە غەدرێکی گەورەیە کە لە وڵاتاکرێت ئەو کۆمپانیانەی کە لەوێن بەشێکی زۆریان حکومت ئەتوانێت خۆی کارەکانیان بکە ینی هیچ پێویستی بە کۆمپانیان نییە کە داویشیانە بە کۆمپانیاکە لە سا هەشتای داهاتەکە بۆ کۆمپانیاکە لە سا 20 بۆ حکومەتی یەکێ لە ڕاستپاردەکانی ئێمە لە لیژنەی دارایی کە ئەوی کاکسەرکۆ باسی کرێمە چوینە دەواازە سنووریەکان هەموو دەواازەکانمان بە دوواداچوونمان بۆ کرد یەکێ لە پێشنیازەکانی ئێمە هەموارکردنەوەی ئەو عەقدانە بوو کە لەگەڵ کۆمپانیاکانی کرد ئێستا بەرژەوەندی حیزبی و شەخسیەکانی ئەم کۆمپانیانە کە بێگومان هەمووی مەسئولی گەورەی لە پشتە وایان کردووە مەسەلەن ئەمە بە حساب چاکسازیان تیا کردووە لە سا هەشتای بۆ کۆمپانیاکە بووە لە سا 20 بۆ حکومەت ئێستا هاتوون کردویانە بە لە سا هەفتای بۆ کۆمپانیاکە لە سا 30 بۆ حکومەت ئەمە کەی چاکسازیە ئێمە باسمان گوتمان لانی کەم بیکەن بە لە 150 بۆ فترەیەکی کەمیش بێ ساڵانە ئەم عەقدانە هەموار کرێتەوە بۆ فترەیەکی دوور و درێژ نەبێ ئەوە یەک دوو بەشێک لەو کۆمپانیانە هەر عەقدەکانیان هەر بۆ نوێ مەکەنەوە لەبەرەوەی تعریفی گومرجی حکومت خۆی توانێت بیکە قەپان حکومت خۆی توانێت بیکە هەزا تعقین حکومت خۆی توانێت بیکە یعنی هیچ هونەرێکی تیانەکە تۆ بیدەی بە کۆمپانیا بەرەوە ئەم ئەسبابانی کە لە داهاتی نانەوتی هەیە پێویستی بە چارەسەرە و پێویستی بە پێداچوونەوەی ئەمە بەشێکی سەرچاوەکانی داهات لە لارەمی کوردستان داهاتی نەوت کە وەکو باسم کردم جارە بەڕێز وەزیری سامانە تروشتەکان زۆر بە شەفافانە پێی وتین چەند ئیدارەیەکی خراپ و ناشەفاف لەم کردەیە باشە کاک بەڵێن ناوبڕێکمانەیە جێگەی دەستخۆشیە هەندێک هەنگاونراوە کۆمپانیا سکیوریتیەکان نەماوە مەسەلەن جاران پارەی فرۆشراوی نەوتی هەرێمی کوردستان نەچووە ڕقم حسابی کابراایکی پاکستانی بە ناوی مرتەزا لاخانی ئێستا ئەوە نەماوەتی بێکی حکومەت هەرێمی کوردستان سەرپەرشتێکە هەندێک هەنگاونراوە بەڵام هەنگاوی گەورە لە کەرتی نەوت پێداچوونەوەی بە عەقدەکانە کە ناکرێ هەر بەپێی قانونی نەوت و گاز لە هەرێمی کوردستان نابێ کولفەی تێچووی دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان لە خراپترین حاڵەتە ینی لە زۆرترین ڕێژەیان نابێت 45 لە 100 تێپەڕکە باشوێنی بە کۆسکەڵەوەی کە ئێستا بەشێکی زۆری کۆمپانیانە هەر تەواو بووە ئەمە ئەم خراپ ئیدارەدانە و ئەم عەقدانە بۆ تەواو نابێ بۆ کۆتایی پێداین باشە ناوبڕێکمانەیە دواتر گەرم بۆ لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود تۆ چێکی لەسەر مەسارەیە تشتی یەکەم کەوتە خوارەوە بەگرین دایزەریش چاک نابێت زۆر ئاسانە من باشترین کەرەسم پێ بۆ چاکردنەوەی ئەوە تەواو بە گرنتی 100 ساڵی ڕووناکی بڕۆ بەکاری بێ ڕێک ئەمبەی بۆ شوێنی ئەم کەرەسانە وەرە لەگەڵم ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاتر لە خەڵک بەکارێنێ ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە ئەری ئەم شوێنە هەموو بێدەویستیەکی باشیان هەیە ئەمەوێ ناوەکەیم پێ بڵێ ئێستا پێتەڵم بە خەدەماتە ئەم ڕاندە ناوی تەلانە 29 ساڵە ڕازگۆیی و کوالیتی باش ئیشی خۆمان ئەوە تەواوە کۆمپانیای تەلان بوو بە هەڵبژاردەی هەمیشەیی بەدڵنیاییەوە ئەمە قسەیشی جوانە دەتبینمەوە کاک تەلان
ئێستا لە کۆمپانیای تەلان سەرجەم کەرەستەکانی بیناسازی بە باشترین کواڵەتی و گونجاوترین نرخ بەردەست. کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان. هەندێکە چەند چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چەند لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکڕن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بە تەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تابی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سەرکۆ سەبارەت بە ئێستا وەزارەتی دارایی دیارە چەندی لە بەردەستە بۆچی بە دڕۆژ جارێک یان خۆت وەزارەتێک دابەش دەکرێت سە چواردە وەزارت ماون ئێستا 5 وەزارەتیان بە دەڕۆژ گەڕاوی ئەم جارە موچە 20 ڕۆژێک دەخانە دابەشکردنەکەی بەڵێ بەپێ ئەو خشتێ بێت کە لە 10 ڕۆژا 5 وەزارەت بێت یعنی ئێمە 90 وەزارەتمان هەیە یعنی لە بە 40 ڕۆژ تێپەڕێ بەسەر 30 ڕۆژەکەت ئەگەر وا بێتە چێتە 50 هیواداری نەگاتە و ئاسە چون کێسە نزیک بۆ تۆ لە 40 ڕۆژ یعنی دابەشکردنی موچە بەس بووی حقیقەتەکە ڕوومێت ئێستا پارە هەیە دابەژنەکە یاخود نییە خۆی ئەوەی کە من لەلام بێت ئەوەی کە بە پێی زانیارەکانی من کە بەدوادا چون کردو یەکێکیان بەشێکی لەو پارەی کە نەوت نەگەڕاوەتەوە بۆ ئارتی بانک کە ئەوەی کە تەمیلی ئەو پارەی کە لە نەوت دەفرۆشتێ و بە دۆلار دێتە ئارتی بانک دەیگۆڕێتەوە بە دیناریێکێک لەو هۆکارانەوە بۆ باس لەوەی شەکرێت کە نەبێت بە قسەی و برادرانەی پارتی کە بەشێک لە داهاتی ئیبراهیم خەلیل و پارێزگای دووەک نەگەڕاوەتەوە بۆ خەزێنەی وەزارەتی دارایی هەندێکی دەوترێت دۆلارە بەڵام ئەمە من ینی ئەوەی سلێمانی گەڕاوەتەوە کاک ئەوەی سلێمانی بەڵێ بە دڵنیاییەوە چەند گەڕاوەتەوە مانگە من ئەوەی کە دقیق لام بێت ئەوەی کە بۆم باسکردی لە 5 مانگی ڕابردووە بە دقیقی بۆ باسکردی ئەم مانگی شەشە بزانم 100 میلیارد دینار گەڕاوەتەوە بەراورد بە مانگی ڕابردوو زیادی کردووە بە بەراورد بە مانگی ڕابردوو ئەمە هی سلێمانی بە تاواتی گەڕاوەتەوە و هیچ کێشەیەک نییە ئەگەریش ئەمە نمونەیەک داهێن ئەگەر سلێمانی دەستی بە سەر ئەم خاسا گرتووە و مەحافظ و نازانم لایەنێکی سیاسی بێت دەست بەسەر ئەم پاراگرێت یەک لە ئێمە بۆ دابەشکردنی لێبڕینی نایاسایی موچە پێویستمان بە 700 بۆ 708 میلیارد دینارە بێت باشە قوربان لەم 700 میلیارە ئەگەر 94 میلیاریش بێت ئەوەی کە لە بەپێی مانگی ڕابردوو بێت یەک لەسەر حوتی موچەی موچەخۆرانە یعنی داهاتی هەرێمی کوردستانە ئەتوانرا لە سەدا بۆ نمونەی 6 بەشی لە 7 بەش 6 بەشی موچە وەزارەتەکان دابش بکرێ بیانوتە ئەوە خەڵکی کوردستان موچە خۆرانی وەزارەتی پێشمەرگە هەر وەزارەتی پێشمەرگیان وا لێ بکرێ وەزارەتی ناوخۆی کە چەکدارە ئێوە 94 میلیارد ماوەتەوە نەمانتوانەوە هی وەزارەتەکەی ئێوە دابینکەین ئێمە پارەی نەوتمان بۆ گەڕاوەتەوەی داهاتی خاڵە سنووریەکان و پارێزگای دۆخ و هەولێرمان بۆ گەڕاوەتەوە هەموویمان دابش کردووە هەر هەموویمان دابش کردووە تەنها 94 میلیارد ماوە سلێمانی دەستی بەرسەراگرتووە ناتوانین ئەم موچەی ئەوە بین تاکوانەوێ بۆیە سەرلەبەری ئەو قسانەی کە باس لەواکات کە داهاتی سلێمانی نەگەڕاوەتەوە هۆکارە بۆ سستی و دابش نەکردی موچە دوورە لە ڕاستی و درۆیەکی شاغدارە باش ئەی بۆ وەزارەتی دارایی ئاوی بۆ واگرەداناکە وەزارەتی دارایی وەزیری دارایی زۆر بە سەراحەت لەناو پەرلەمانە هەموو داتاکانی مانگەکانی ڕابردووی بڵاو کردوێتەوە توێتی گەڕاوەتە بۆ لای ئێمە هەمووی ئەوەی کە خوێنمەوە بۆ جەنابەت هی 5 مانگی ڕابردووی وەزیری دارایی بڵاوی کردوەوە زۆر بە شەفافانە داتاکانی بڵاو کردووە. سپاس دەکەم کاک بەڵێن سەبارەت بەوەی کە دەبێت چ فشارێک بکرێت بۆ ئەوەی و کێشەیە چارەسەر بێ ئایا لە پەرلەمانەوەیە نازانم لە فەرمانبەرانە کە موچە ئەو بەڵێنش جێبەجێ نەکرا سەرای پەیڕەوکردنی لێبڕینەکە چارەسەر چی ئێستا کە موچە بە و سیستە دابش دەکرێت بەم تاخیر بوون و دواکەوتنە
تەرکیزی خەڵک لەسەر لێبڕینی موچەکە لابەرن بۆیەکە لەو نقطانەی ئەساسیانەی کە حکوومەت هێرێمی کوردستان کاری لەسەر باش کاک بەڵێن فەرموو ببوورە کاک بەڵێن حجمڵا پرسیارەکە دووبارە سەبارەت بەوەی کە ئێستا چارەسەر چییە زانێرەکانش لای بەڕێز دەوەیە کە پارە هەیە لە وەزارەتی دارایی و دابەش ناکرێ چارەسەر چییە بۆ ئەم گرفتێکی ئێستا ڕوبەڕووی موچە خۆران بێگومان من دڵنیایی لەو مەسلەیەدا پارە لە وەزارەتی دارایی لەبەر دەست وەزارەتی داراییە هەبێ بۆ یەک دەقەش موچە دوا ناکەوێ هەتا ئێستا پارەی نەوت ئەم مانگە نەهاتۆتە خەزێنەی وەزارەتی دارایی جا ئەوەی کە بازێکرێ هاتۆتەوە ئارتی بانگ و جارێ عملی گۆڕینی لە دۆلارەوە بە دینار ماوە ئەوە مەسلەیەکی ترە مەسلەی داهاتی ناوتیەکان و داهاتی ناوخۆ تا ئێستا وەکو خۆی نەگەیشتۆتە ناو ینی ئەو بڕەپارەی کە پێویستە کا بگا بە پێ وەرقامانەی کە پێش باسم کرد لە ماوەی پێ زمانجی ڕابردووە بە بەراوردی هەردوو زۆنەکە وەکو خۆی نەگەیشتووە و ئەوەش سەبەبی دابەشنەکردنی موچێ لە هەرێم و یا سز دابشکردنی موچێ لە هەرێمی کوردستان کاک حەکیم ئەو مەشاکلی کە باست کرد نەخێر بێگومان من خۆم ئەندامی پەرلەمانم و ینی احترامێکی زۆر لە مؤسسەکە وەکو پەرلەمانی کوردستان لە هاوڕێکانم وەکو ئەندامی پەرلەمانەگرم بەڵام نەخێر لە هەرێمی کوردستان سوڵتەی سیاسی لەم وڵاتە ئەوەندە باوەڕی بە پەرلەمانی کوردستانە لە بەروی ێزانەیە زۆرینەیەکی لە بەردەستایە ئەوەندە باوەڕی بە پەرلەمانی کوردستانە ئەوەی کە پێی پەسەندکە پێی قانونێکی پێویستە دەرچێنێ شتێکی پێویستە بۆی هەموارگە بۆی هەمارکردەوە پەرلەمانی کوردستان بێگومان تا ئەم مەرحەلەیە نەیتوانیەوە ببێ بە هێزێکی فشار بۆ سەر هێز و لایەنە سیاسیەکان کە هۆکارەکەی چەندین جار باسمان کردووە بڕێ بڕیار بەدەستەکانی حیزب لە ناو پەرلەمانی کوردستان نین جیلی دووەم و سێمی ناو پارتە سیاسەکان لە ناو پەرلەمانی کوردستانن ئەمانە بۆ زۆر مەشاکی لەبێ بگەڕێنەوە بۆ حیزبەکانیان لەوانەیە جۆرێک لە قسەکردن لە ناو هۆڵی پەرلەمان لە ناو دانیشتنەکان حیزبەکان پەرلەمانتارەکانیان بانکەنەوە بۆ نەوعێک لە محاسبە نەوعێک لەوەی کە نابێ مەشاکیل دروستکەی نابێ ئەوە دروستکەی لەبەرەوە زەختی ئێمە ئەوەی کە کردومانە لە لیژنەی دارایی ئەتوانم بیڵم لە لیژنەی دارایی ئێمە ڕێکارەکانی بەڕاستی خۆمان گرتوۆتە بەر نزیکی 57 ساعات لە کۆبوونەوە لە بەدواداچوون بووین لە خاڵە سنووریەکان بە بەردەوامی بەڕێوەبەری گشتی باج و لایەنە پەیوەندیدارەکان بانگێشتەکەین وەزیرەکان بانگێشتەکەین بۆ ناو کۆبوونەوەی لیژنەی دارایی بە ورد و بە درشتی هەموو ئەم مۆزوعانە لەگەڵا بازەکەین بە تایبەت مەسەلەی مەلەفی چاکسازی و جێبەجێبوونی یاسای چاکسازی برای بەڕێزم کاک سەرکۆ زانێت کە ئێمە هەموو وەزیرە پەیوەندیدارەکانمان تایبەت بە مەسەلەی یاسای چاکسازی هێناوەتە ناو پەرلەمانی کوردستان لە هەمویان لەو نقطەیە گیرە خۆن کە حیزب ڕێگرە و ناکۆکی سیاسی نێوانی چێتی و پارتی ڕێگرە لە جێبەجێکردنی شەکانی باشە فەرمووی ئێمە مەسەڵەن پێداچوونەوە بە مەلەفی خانە نشینی زۆر باشە ڕاتە پێشەوە کە دێتە سەر یەکەی هەفتا نوێنەرەکان یەکەی هەفتا بە باشی بەدەممانەوە نایانی شەکە پێکێک باشە کێتە سەر ڕێخستنی یەکەی پاسەوانی وەزیری ناوخۆ بە ئاشکرا وتی یەک ساڵی ڕێکە بەس دەرچوانی پەیڕەوەکە پەچی کەوتووە لەسەر مەسلەی وحدی حسابی هێزەکانی پێشمەرگا پێداچوونەوە بە خانە نشینەکان هەموو ئەوانە ینی مەشاکیلی گەورن کە ئێمە وەکو لیژنەی دارایی پێم وایە ینی هەنگاوی باشمان هەڵگرتووە بۆ ئەوەی کە ببین بە فشار بۆ سەر حکومەتی هەرێمی کوردستان بەڵام وەکو وتە لەبەرەوەی ڕۆیای حیزبە سیاسیەکان بۆ پەرلەمان ئەوە نییە کە پەرلەمانی کوردستان بتوانێت ڕقیبێکی گەورە بەداخەوە ئیش و کارەکانی پەرلەمانی کوردستان بە باشی ناڕاتێت بەڵێ ئەگەر بە کورتی وەڵام دێەوە هەرخۆشە دیلتیزامت هەیە سەبارەت بە ئەوەی کە بەرەزوت ئێستا هەوڵەکەی داهاتی خاڵە سنووریەکان کە ئێستا لە 180 بۆ کۆمپانیا لە 120 بۆ حکوومەتە بکرێت لە 170 بۆ کۆمپانیا لە 130 بۆ بڵین حکوومەت وەزیری دارایی ناتوانێت ڕۆڵ ببینێ یاخود ئەو دەنگویانێک کە باز لەوە دەکەن کە بۆ نمونە پشکی بستنەوەی گۆڕانیش کۆمپانیا هەبێ لە خاڵە سنووریەکان هیچ شتێکی لەم شێوەیە بوونی هەیە کۆمپانیای هەبێ بۆ نمونە ینی گۆڕان کۆمپانیای هەبێت بەڵە هیچ ئەساسێکی هەیەەوە کە بۆ لە سنووری سلێمانی کۆمپانیا هەبێت لە خاڵی سنووری کاک حەکی بنەبێ زۆر بەوردی و بەڕوونی و ئاشکرا لەسەر ئەم مەسەلەیە قسە بکەم جارێ ئەوەی پێداچوونەوەکە
لە ڕاستیە خۆی ئەبا ئیشەکە لە وەزارەتی دارایی بووە ئەو وەزارەتی دارایی زۆر باش ینی دەستیان کرد بە پێداچوونەوە بە عەقدەکان بۆ کۆمپانیاکانی خاڵە سنووریەکان بەڵام کە هاتە سەر ئەوەی کە بەرژەوەندی شخصی بەرژەوەندی حیزبی هەم کۆمپانیاکان و هەم مەسئولە سیاسیەکانی پشتیان لەو پێداچوونەوە بکەوێتە خەتەرەوە مەلەفەکە برایەوە ئەنجومەنی وەزیران بۆی جارێکتر لەوێ پێداچوونەوەی پێ بکەنەوە پێداچوونەوە وەکو باسم کرد بەو نەوعا ئەوەندەی من زانیاری مەبێ بەو نەوعا کراوە کە ئەوە لە لای ئێمە ڕەفزە و بە هیچ نەوعەیەک ئێمە نایخێنە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆسەی چاکسازی و پێداچوونەوە بە عقودەکان لای ئێمە ئەم نەوعا لە پێداچوونەوە بەڕاستی ڕەفزە دوو ئەوەی کە باسم کرد هەتا ئێستا ئەوەی کە ئێمە وەکو پێشنیاز داومانە بە حکومەت یاریمی کوردستان کە بەشێک لەو کۆمپانیانە هەر هەڵگیرێ و حکومەت خۆی کارەکە بکە ئەوەش ماوەتەوە کە بێگومان ئێمە قسەی جدیشمان لەسەر ئەو مەلەفا بێ لەسەر ئەو کۆمپانیانە بێ کە حکومەت یاریمی کوردستان خۆی توانێ بیکە من بەڕون و بە ئاشکرای ئەمە بیڵێم هەتا ئەم دقەیە کە من قسە بۆ جەناب دەکەم هیچ کۆمپانیایەکی بزوتنەوەی گۆڕان لە هیچ خاڵێک و دەواازەیەکی سنووری کار ناکەن ئەوەی کە هەیە و باسەکرێ و جەنابیشت وەکو زانیاری بیستوتە کۆمپانیاکەیە کۆمپانیای کوالەتی کۆنتترۆڵە لە مەرزی پەروێزخان کارەکە بە ناوی لۆکس ئەجنسی کە ئیبرادەرێکە بە حساب ئەو نزیکە لە بزوتنەوەی گۆڕانەوە منەمێ ئەم زانیاریە بۆ جەنابەت بۆ خەڵکی کوردستان ئاشکرا بکەم یەکێک لە پێشنیازەکانی وەزارەتی دارایی و یەکێک لە پێشنیازەکانی وەزیری دارایی بۆ پێداچوونەوە بە دۆخی خاڵە سنووریەکان هەڵوەشانەوەی عەقدی ئەو کۆمپانیانەیە کە کاری کوالەتی کۆنتترۆڵەکەن و حکوومەت هێرێمی کوردستان خۆی ئەویشە بگرێتە بەرەوە ئەگەر کۆمپانیایەکی کوالەتی کۆنتترۆڵ لە دەواازەیەکی سنووری ئی بزوتنەوەی گۆڕانە بێگومان ئەو کاتە وەزیری دارایی ناچێت پێشنیازی هەڵوەشانەوەی عەقدی ئەو کۆمپانیانە بکە کە لە کوالەتی کۆنتترۆڵ ئیژەکان ئەمە بەڵگەیەکی حاشاڵەگرێ بۆ ئەوەی کە هیچ کۆمپانیایەکمان لە خاڵە سنووریەکان نییە و من سوپاسی هەج بە ڕێزیەکەکەم کە بیسەلمێنێ کە ئێمە کۆمپانیامانەیە بەرپرسێکی ئێمە لە پشتی کۆمپانیایەکەوەیە بێگومان وەک جەنابی بەڕێز کاکسەرکۆ شایەتی ئەوم بۆدا لە کۆبنەوەی لیژنەی داراییش بە ئاشکراوتومە وتوبە هەچ کۆمپانیایە لە بزوتنەوەی گۆڕانەوە نزیکە پێتان وایە نزیکە یەکەم جار لەکانی ئەوانەوە دەست پێ بەڵێ سوپاس دەکەم سوپاسی ئامادەبوون دەکەم کە بەڵێن ئیسماعیل لە لیژنەی دارایی زۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت بەڕێزتان دەتوانن بڕۆن زۆر سوپاسان دەکەین کاکسەر کاتمان زۆر کەمە بە سەبارەت بە داهاتی نەوت چەندی ئێستا دەگەڕێتەوە وەزارەتی دارایی هیچ کراوە چاکسازیێک بەڵێ خۆی یەکێک لە جوانیەکانی وەزیری سامانە سروشتەکان کە هاتە پەرلەمان باسی وی کرد کە ئەم وەزارەتە بەدەست شخصەوە بووە یەک مؤسسات نەبووە ئەم وەزارەتە لە ساڵی 2005 2006 و 2007 کەنەوتە فرۆشرێ کەس نازانێت چۆنەکرێ و ناشەفافی و سەلماندنی ئەو قسانە بوو کە باسی وی کرد کە داهاتەکانی وەزارەتی سامانە سروشتی لە بەرمۆدایە و لە سەدا 60 داهاتی نەوتی لە ڕابردووە نزیک بۆ تۆ لە سەدا هەفتە و بەپێی ئەم قسەی ئەم وەزیرە بەڕێزە بێت کە باسی وی کرد کە دەیکا بە مؤسساتی و لەوەی کە پارەی دزراوی ئەم وڵاتە نەچێتە دەرەوە نەچێتە دەست چەند کەسێکەوە تەحەکوم لە ناو جانتەیەکان نەکرێت کە لە ماوەی 15 ساڵی ڕابردووە ئەم کارە کراوە لە بەداهاتی ئەم وڵاتەوە کە خاوەنی یعنی $10 ملیۆن نەکدایان $100 ملیۆن لەم کەرتا براوە یەکی کە دەمەوێت ئەگەر جەنابەت دەرفەتم بیت بەشێک لەو ئێمە لە لیژنەی دارایی سەردانی بەغدا دەمان کرد و برادرانی حکوومەت هێرێمی کوردستان سەردانی بەغدا دەیانەکرد دەیانوت پەرلەمانتاری بەسرە دەیانەوێت دەڵێن ناکرێت پارەی نەوتی بەسرە بچێ بووە هەرێم بچێ بۆ سلێمانی و دووەک وەولێر و ئیعماری تیا بکرێت لەم ڕۆژانە گوێمان لێ بێ ئەڵێن نابێت بۆ برادرانی هەموو لایەک و فراکسیۆنی پارتی گوێمان لێ بۆ کایان شۆڤێنێ بەڵام بەداخەوە ئێستا ئیدعای واکەن کە نابێت ئەم پارەیە دابەشکرێت لە بەرەوەی پارێزگای سلێمانی و خەڵک و هاوڵاتیانی سلێمانی ئامادەنین پارەی ئەو کارەبا بن یعنی ئەمە یەکێکە لەو عەقڵەتی کە لە تۆ دەوڵەتی کوردی و دروست بیت باسی ئەوە بکەیت کە هاوڵاتیانی پارێزگای سلێمانی و هەڵەبجەی شەهید و ئەنفالی گەرمیانی ئەنفال بڵێ وەڵای نابێت پارەی بڕات چونکە ناکرێت پارەی دووەک و هەولێ بچێتەوە و یەکێکە لەو خاڵانەی کە بەڵێ ینی یەکێک لە کێشە ئاساسیەکانی ئێمە هەتاکو ئێمە نەتوانین
دەستی حیزب لە دۆسیەی نەوت دەربێنین و دۆسیەی نەوت نەکەین بە نیشتیمانی بە پێی ئەو یاسا بەرکارەی کە لە پەرلەمانی کوردستانە دەرچووە ناکتوانین کێشەی چارەسەری موچە بکەین و بەرداوامە بێن ئەم کێشان قاچاقی شەر بەرداوامە نەوت قاچاقچێتی بەڵێ بە بۆری بە تەنکەر دێت لە سووریاوە دەڕوات ئەمانە بە هەمووی بە تاکو ێسەر بەردەوامیم پرسیارم لە بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان کە و قاچاقچێتێ تاکەی ڕاگیرە بەڵام بەداخەوە وەڵامی دروستمان وەرە سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان سەرکوازەت لە لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان هەروە بەڵێن ئیسماعیل دامی لیژنەی دارایی کە بەڕێزیان لاولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ میدانەوەرە سپاس بۆ هاوکاران خواتان